علاوی دێتە سەرکار و وردە وردە کەسانی بە حساب پسپۆر دەکڕۆمڕات دێنن و دەیانەوێت مستەقلیش بێت بەڵام ئەو مستەقلە تقریبا پێمانی دەفرۆشن و وەکو مزایەداتێکی منمای دەبینم دەیانەوێت کێشەکانی خۆیان لەناو شیعان چارەسەر بکەن لەوەی کە ئەحزاب متەطەرفەکان دوور بکەنەوە لە حکوم بەڵام هەمان ئەحزاب هەمان کەسایەتی ئەحزابەکان بەڵام کەسانی میانڕەو لەژێر عەبائی مستەقلین دەینەوە و ئەوەش باسوونەکان و بە کوردەکانی دەفرۆشنەوە بۆیە پێویستە هەرێمی کوردستان ڕێی هەبێت لەسەر ئەو بابەتە و ڕێی شەرمنانەشی نەبێت تازە لێرە کاکاوە شتێکی گوت وابزانیان کاک دکتۆر بەشیر و وتی مانعمان نییە مستەقل بن بەڵام با ئێمە دایانبێت کاکەکە تۆ دایانە یعنی لێ مستەقلە بەهەرحاڵ دەبێت کورد شەرم نەکا بڵێ من دایدەنێم چونکە تۆ ڕئیس حکوومەتت داداوە ئەحزابی شیعە بۆ من وەزیر دانەنێم و ئەگەر من داینەنێم من لەناو نابم بۆ ئەوەی تەحملی نەتایجی سەلبی ئەو تەجروبەیە نەکاتن کە لە ئایندەی عەلاوی دێوە تەجروبەیەکی ناخۆشیش تەسەوڕ دەکەین دێ ئەوانەیە خۆپیشاندانەکان بەرفراوانتر بێ و عەلاوی ئەو کەسە نییە بتوانێت نیگیشیایەک بخایان لە ناویان ببە و ئەوە نییە بتوانێت توانای هەبێت لەگەر ئەو هەموو بەنکەی کە ئەو حیزابانەیە ئەو گەندەڵی فەسادەی کە لە بەغدا هەیە لەوانەیە ئێوە بە ئەرقامیش دیتە بەڵام ئێمە لە ناویان ژیانە ئەو 4 ساڵەی کاکاوە لەگەرمان بوو ئێمە لە لیژنەی نەخت بووین ڕۆژێک دکتۆر عەبدولمەهدی هاتە لامان هەندێک لە شۆڤێنیەکانی شیعە باسی ئەوەیان کرد کە کورد نەوتە باوشتی وانە ئەمەش هیچمان نەبوو عەبدولمەهدی خۆی وەڵامی داوە گوتی من ناڵێم کورد نەوتی بردووە یان نەیبردووە ناتوانم دیفاعش بکەم بەڵام لە نعبەینی دۆرە و ڕەسافەی بەغدایە تەنها زەی دیجلە هەیە نێزیکەی 2 کیلۆمەتر نابی گوتی مانگانە 1 ملیۆن لیتر بنزین دەدزرێ مقڕە 8 شعبی لەسەر بۆلێکەکداندا لە بنەوە کونیان کردێ بۆ ئەوەی باس ناکەن بۆ باسی نەوتەکانی ئاباری نێوان عێراق و ئێران ناکەن ئێران چەند دەباتن و کەس ناوێ دەنگ بکە بۆ باسی ئەو حەنەفیانە ناکەن کە شەوانە تاق بەربەیان نەوت دەدزرێتن لە بەسڕا لەسەر حسابی ئەوەندە سعاتە بۆ حزبە ئەوەندە سعاتە بۆ حزبە فمەبەستم لێربانە چییە؟ یەک شتە ئەویش ئێمە دەبێ هەموومان دڵسۆز بین بۆ هەرێمی کوردستان کاربەدەستانی هەرێمی کوردستانیش بۆمانەوەی خۆیان دەبێت دڵسۆز بن بۆ پەرەپێدانی ئەو بەرنامەیە کە لە خزمەتی ئێمە و عێراقدا تاکو ئێستا ئێمە هەمووەکیماندا نەمانتوانین جیابینەوە لە عێراق کەواتە دەبێت ئێمە وەکو هەر عێراقیەک هەوڵ بدەین پێگەی عێراق بەهێز بێت چونکە ئەگەر پێگەی عێراق لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و هەموو لایەنەکانی دیکەوە بەهێز بوومانە پێگەی هەرێمی کوردستانیش بەهێز دەبوو کاتێک کە ئێمە دەمانەوێت شەفافیەت و گەندەلی لەمێنێ لە عێراق دەبێت بە جددی بچینە ناو ئەو بابەتە و دەبێت لە خۆشمانەوە دەست بکەین ئەمن زیاتر وەختم ناگرم دەوانێت قسەم زۆرما بێت لە مۆزوعش هەندێک هەندێک دەرچوو بووم چونکە بە خاڵ و بە توێژینەوە نووسی بووم بەڵام کاتەکەمان پێم سوپاس الله دەستخۆش بۆ سەراحەت سوپاس بۆی کاتەکەش دێشتەوە بەڵام پرسیار بۆی دوای کە گەڕاینەوە لەگەڵ پرسیارەی میوانە ئەزدەکانێکی بدەین ئەو دەرفەتەی لە 2003 تا دەنامە دەوێ بوو دەسەڵات دەکەی و دەرفەتانە چییە کوردستان بەدەستیدا لەو ماوانە و پێویست بوو چی بکا یعنی بۆ ئەوەی باشتر بکا یان چ غەڵەتێکی کرد هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەو پاشەکشێ لە دەسەڵاتی ئێمە بجێ لە نازەکە حەز دەکەی کاتێک بیری لێ بکەی و دوای بێیان کاتشمان دەتوانین بڵێن هەرێمی کوردستان لە 2003 زۆر بەجددی و زۆر بە بەرنامە چوو بەشداری کردووە و باسم کرد کەسایەتی یەکەمی حیزبەکانی کوردستان چوو بەشداریان کرد هەم لە مەجلس حکوم هەم لە نووسینەوەی دەستوریش و دەستورەکە ینی طموحاتی زۆرینەی طموحاتی ئێمە هیناگی بەڵام دەستورەکە جێبەجێ نەکرا لەبەر دوو هۆکار یەک شیعەکە هاتە سەر حکم ئەکسەریە بوو پەشیمان بوونەوە لە وعدانەی کە دابیان و پەشیمان بوونەوە لە جێبەجێکردنی دەستور ئەوەش وای کرد کە کوردیش پەشیمان بێتەوە لەو عەقدە ئیجتیماعی نوێی جادەشکە بۆ عێراقی نوێ دروستی کردوەوە عێراقی بە شتێکی ثانەوی دانا و هەوڵیدا لە ڕێگایەکی ترەوە بە
استراتیژیەکێکی ترەوە کار بکاتن یەکی نەگرتەوە هەتا ئێستاش ئێمە کێشەی عێراقی بوونمان ئیزدواجیەتی تێدایە هەر بۆیش ئێمە ئینتیمایەکی نەتەوەییمان بۆ ئینتیمایەکی باڵێن نیشتیمانیمان بۆ عێراق نییە لەبەرەوەی جگەل ئەوەی لە ساڵانی ڕابردوو هیچ خێرمان نەدیتیە جگەل لە کوشتن و بڕین و کیمیا و ئەنفال لە دوای 2003 کە بەو نیەتە چوینەوە بەغدا ئەو هەستا ئەو خوشیایە بەدی نەکرا سونە هەر مقاطعی عملیای سیاسی و دەستوری کرد شیعەش سەرەتا لاواز بوون زۆر هاتنە سەر ڕێگا پاشانەکە لێوان بوونەوە ئەو دڕکەی کە دیتمان لە 2008 قووەتیان هێنا دایانویست خانەقین و مەنتیقەی گەرمیان حتا کەرکووکیش داگیر بکەنەوە و کوردیش ڕەتفعلی وەرگرت ئێستا مادام ئێمە هیچ ڕێگا چارەمان نییە جیا ببینەوە لە عێراق عەلە الئەقەل بۆ 10 ساڵی ئایندا تەسەوڕم وایە دەبێت ئێمە ئیش بکەین لەسەر ئەوەی کە بەشێکی لە عێراق و بەشێکی لە جێبەجێکردنی دەستوری ئێمەش لە خاڵی لاوازی دەستوری ئێمە جێبەجێمان نەکردووە بۆ ئەوەی بتوانین داوانەوان بکەین جێبەجێ بکەین دەبێت ئێمە خۆمان دەستور جێبەجێ بکەین و بە شتێکی مقدسیشی بزانین لە تەشریعاتی نووسراو و ضرورية ئێمەش دەستورمان هەبێ و دەبێ هەرێمی کوردستان بە هەموو ئەحزابی سیاسی و خزمەتی پەرلەمان و حکوومەتی هەرێم بکە نەوەکو پەرلەمان و حکوومەت خزمەتی ئەحزابی سیاسی دێنەوە دەچینە ناو باسەکەمە ئەو دەرفەتانەی یان ئەو ڕووداوانەی دێنە پێشەوە ڕووداوەکان سیاست و هەرێمی کوردستان ئاراستە دەکەن یان هەرێمی کوردستان توانێت سوودە و ڕووداوانە وەربگرێ و بە بەرژەوەندی دۆزەکەی خۆی کۆتایی پێبێنێ بفەرموو. بسم الله الرحمن الرحيم. زۆر سپاس بۆ خەراتی مامۆستانی بەڕێز سەلامی خوا لە هەموو بەناوی خوای گەورە و میهرەبان هەرێمی کوردستان چۆن دەتوانێت سوود لەو بارودۆخەی ئێستای عێراق یان لە ڕابردوو یعنی بۆ داهاتووی وەرگرێ ئێمە دەزانین کە وەسعی عێراق دوای 2003 و هاتنی ئەمریکا بۆ عێراق و پێش ئەوە دووسێ کۆنگرەی گەورەکرا معارزەی عێراقی بەداخەوە هیچ پرۆژەیەکی مسبەق نەبوو بۆ خۆیان و نەبینەن ئەمریکیەکان کە ئێمە لە داهاتووە حکومڕانیشی ئاوا دەکرد کەوتنە ناو بارودۆخێکی عێراقەوە و دوو ساڵیش ئەمریکا بە قیادەی برێمەر بۆ خۆی حکمی عێراقی دەکرد ئەوەش کە کردیان بۆ خۆیان چۆنیان ویستووە وایان کردووە و چیان ویستووە وا بەشداریان پێ کردووە و هەموو دام و دەستگاکانی عێراقی خۆتانزان هەروەشایەوە بەمەستمەوەی یعنی بەچاوی ئێوەی بەڕێزگاتی کە ئێمە بۆ ئەو هەنگاوانەی کە لە ڕابردوو نەمانتوانێت بینێت ئێستا باسەکەی دەدەیت ئەوە کە عێراق کە بەردەمی ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانە بەجاری یەکەم هەمیان تاڕان کردیان بەداخەوە یانی بۆ هێزێکی ئاوا کە 20 ساڵ محارەزە بێ و لە دەرێ بێ و بانگەشەی عەدالەت و بانگەشەی و بەشێکی زۆریشیان بەڕاستی ئیسلامی بوو کە ئێستا بەداخەوە لە بازاڕەکانیش خەدەغە کراون ناتوان بە ئێستاحەت بچنە بازاڕەوە لەبەرەوە ئەوەی کە بانگەشەیان بۆ دەکرد ناتوانێت جێبەجێکەن لە ئەرزی واقعە دوای پێکهێنانی حکوومەت لە هەڵبژاردنەکانە و هەموو ئەو هەڵبژاردنانەی دەکرا شەڕ لەسەرەوە بوو پێگەی ئەو لایەنانە چۆن بێت نەک پێگەی عێراق چۆن بێت بەداخەوە لە ماوەی 20 ساڵە عێراق 20 ساڵ کە ڕایەتبووەوە یعنی لە بەردەمی ئەم حکومڕانیانە ئەم لایەنە سیاسیانە عێراق لە ڕووی خزمەتگوزاری پێشکەوتنەوە و لە ڕووی کوشتار و زەرد و زیانی ناوخۆیی و تەقینەوە 20 ساڵ کە ڕایەتبووە و ڕۆک و زیاتریش چەندین سەرۆکوەزیران گۆڕاوە ئەو کوردی ڕازیە ئەو کوردی ڕازیە ئەوەکانی ڕازی تاگەیە ئەوەی کە خەڵک بە تایبەتی لە عێراق هەڵبژاردەکانی گۆڕفەت و جنوب بە تەواوەتی لەم لە سەڵاتە بێزار بوو لە هەڵبژاردننی 2010 بە تەواوەتی وای تۆنیان یعنی بە تاقسی خەڵک بەشداری هەڵبژاردنەکانی ئەوش بەڕاستی هەر ئەو کاتە یعنی ئەوەی پێتۆز بەشای وەزارەتی عێراق بە خەتەرێکی گەورە دەڕوا ستادەری بەشداری نای بەشداری نەکات ڕاوەڵات بەڵام بۆ لێدا کەمەڕ بەزار بۆ دەستوری و بۆ لە عێراق بوو چۆن پێوە لە هەندی سیاسی بەسەڵات
ئەو قەیرانە بۆ بەرداری نیگەرانی هەیە سەفران بۆ بەرداری ناکات ئەو دیوانە سەفری بۆ لەگەڵا کەسان زۆر بەردار بوو تەزویری بۆ نیگەرانیەکان لە هەڵبژارنەکان وەستی هەیە ئەو داتانەی کە هاتە بەردەمی ئەم حکومەت کە خەڵکەکردنی ناڕاستیە هیچ یەکداری نەیتوانی ئەقدام بکات یان پێ ڕاستی بن ئیدارە سەرۆکاتی حکومەت هەست بە مەخافەتێکی گەورە دەکات بۆ لەهێنان لێلایەن بێگویایەکی پاک بێ و عادل عەبدولمەجید بەوڵای بێڕاست سیستەمی حکومڕانیان لە دنیا جوانە بووە بە تەواوی لایەنەکان لایەنی پێراوە بچێتە دەرێ بۆ ئەوەی دەیجێناوەی دەیجی بۆ هێناومادە بگە بتوانێت حکومەت بەڕێ بکات بتوانێت حکومڕانی ئەم وڵاتە بگەن پێیوا بۆەوە دەیجێکی حەقیقیە بۆی عادل عەبدولمەجید لە چای هەمومانەوە دیار ساڵێک ناتوانێت ئەوە حکومڕانی بکات لەبەرەوە دەسەڵاتەکان لە سەروی ئەوەیە ئەوەی حازمدا لە سەروی ئەوەیە و هۆکاری گەورەشی ئەوەی بەڕاستی دروستبوونی ئەم هەموو چەکدارە خارجی دەسەڵاتی حکومەتیان لە هەر شوێنێک کە دەسەڵاتی چەکداری هەبوو میلیشیا هەبوو ئەو بەتاکید معنە حکومەت ناتوانێت ڕۆڵی خۆی ببینێت حکومەت ڕاستە عادل عەبدولمەجید سەرۆکی هێزە چەکدارەکان بەڵام کام هێزە چەکدار ئەو هێزانەی کە بە شەو بە ڕۆژنەچی بیان کەدا لە عێراقیان وای لێیان کە ناچار بوو خەڵک ناچار بوو خۆی ناچار بینی لە عێراقا و لە وەسەط و لە جنوبە بەتایبەتی ئەو داتایانەی ئێستا کە وەزارەتی تەخصیصی عێراقی وەزارەتی تەخصیصی وڵاتێکی ئەو داتای ئێستا بەڵاو کردوێتەوە کە ڕێژەی بێکاری لە هەندێک شار بێوەتە تا 56 ڕۆی وە لەسەر تا 46 ڕۆی وە بۆ تا بەهرێمی کوردستانیشەوە بەڵام ڕێژەی هەرێمی کوردستان دیارە کەمترە لە چاوەیەوە یعنی خەڵکێک ئاوا لێ بکەی ئاوا تەدبیری بکەی دوای ئەو کوشت و بڕینە دوای ئەو وێرانکاری تووشی ئەم قەیرانانشی بکەی بۆی خەڵک هاتە سەر شەقام و دەستی بە خۆپیشاندان کرد خۆپیشاندانەکان بەڕاستی بەتەکید سەرنجی هەمولایەکی ڕاکێشاوە لەوەی تەسویر حساباتی وڵاتانشی دیارەوە ئێمە ئەوەشمان لەبیر نەچێت عێراق جگەرەوەی بۆ منافەسەی بۆ ڕەبانی سیاسی لایەنە سیاسیەکان بە هەمان شێوە هێزە ئیقلیمیەکانیش و ئەمریکا و ئێران بۆ وڵاتانی دراوسێ کەس نەبووە دەستی خێری بۆ درێژکە هەمووی ویستوێت و پێگەی خۆی هەبێ و دەعوی بکا و شەڕ دروست بێ و یعنی ئەو ئیستیقرارە لە عێراقا دروست نەبێت ئێمەش بەڕاستی ئەمانە گڵۆپێکی وەکو دەڵێ سوور و خەتەرن بۆ هەموو ناوچەکەوە بۆ هەرێمی کوردستان پێم وایە لەو ئاستەدا دەبێت هەرێمی کوردستان ئەگەر هەتا ئێستاش بۆی چۆن لە هەرێمی کوردستان شاگەشاقی باری ناوچەکەی بەسەرەکە کێشاوە زۆر ناوچەکە و بەشێکی زۆری لەلایەن سیاسیەکانی وەکێ لە دەسەڵاتیە دەزانێت ئەم قەیرانە ئەوە پێوە ناکرێت واتەوە یان ناکرێت ئێمە ئاوانی کۆمەڵ دەسەڵاتی بەرامبەر بەیانی کراوە ئەو تاکەوا بکەن ئەمە ڕاستی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بۆ لەو قەیرانە پارێت ئەو لەو قەیرانانە بپارێزێەوە بتوانێت تاکساسیشە پێشەوە ئاگری بکات پێویستی بە گۆڕانکاریەکانی ناوخۆ لە هەرێمی کوردستان لە بینین یانی بەحەستی حیزب بۆتە مؤسسەک حیزب ئەساسا دروست دەبێت پرۆژەیەکی سیاسی ئەو ڕاکەمەشای بۆ پرۆگرام لە بۆ توانەکە زانتۆن حیزبی بەسەڵات بۆ خۆشێتی خەڵک بۆ بژاردنەوەی هەرێمی کوردستان و ئەو هەموو دەستێدارێکی هەرێمی کوردستان و باشەقای لایەنەکانیش کەداوە بۆ ئەو بۆ کە هەرێمی کوردستان ئەو هەموو خەڵات فەرستی و هەموو توانشینە بۆ ئەوەی ئێستا هەرێمی کوردستان ناوایە هەرێمی کوردستان بەردەوام چاویەوە بێ سەفرێکی مەخموری کردوستیکانەوە کە بۆ بێنێ کارەبای ئەو هاابێ گوزاری ئاوا بێ یعنی هەموو ئەوانە ڕۆژانەش بێگومان ئێستا عێراق بە دۆخێکی زۆر ئاڵۆز دەکرێت
بۆی دۆخی ئەم ڕاستیدا مثلا زۆر و هیواجارێک لە باشەکان دەبێتەوە گۆڕانکاریێک لە دەبینین کە وەزعەکە چۆنە ئێمە بۆ وەزعی ئێستاوە دەتوانین فلان لایەن تومەت چۆ با فلان لایەن ئەو وەفتی ئەوە بێ وەفتەکە یەکڕیز بێ یەکڕیزی هەرێمی کوردستان لە چیایە لە حیزبایە یان لە موەسەساتی یەکڕیزیە یعنی موەسەسات یەکەم خەڵک دڵی پێ خۆش بێ موەسەساتانە کەوتوتەکە ئێمە لە ڕێگەی پەرلەمانەوە لە ڕێگەی حکوومەتەوە کە بتوانین تەفعیلی ئەوانە بە واقعی بکەین نەک بەراوێسی بکەین بۆ ئێمە لە ڕێگەی حیزب وەفت دروستکەین بە داواکاریمان وهر کاتێکی داواکاری حیزب لەسەر حسابی ئەو خەڵکەیە و ناتوانین داواکاری خەڵک جێبەجێ بکەن ئێمە تا ئێستا نەماتوانیوە یعنی وەکو کارگەکتۆریش باسی کرد و لە ڕابردووشە لە ماوەی ئەو 20 ساڵە پرۆژەیەک نێبینێ ئەم ستافی پەرلەمانی ئیمزارە ئەوەی بیداتە دەستەوەکەی کە کوێ جێبەجێ کراوە کوێ جێبەجێ نەکراوە بێوەتە کوێ هیچێک لەوانە نیە هەمووی ئەو بە تەلەفۆنێک جێبەجێ کردەوە بیکە ئەگەر کرا ئەگەر نەکرا کاکەوە هەر دژی کورد و دژی ئێمە و دژی ئەم هەرێمی کوردستان و بەڵام کاتێککە هەرێمی کوردستان 30 ساڵە لەبەردەستی خۆمانە یانی ئێمە دەماتوانین بەڕاستی موەسساسەکان تەفعیل بکەین و قیادەی سیاسی صاحب بریاد لە حکوومەت بێ لە پەرلەمان بێ و بزان ئەو میلەتە چی دەوێ و بزان ئەو مەترسیانەی کە لەسەرەتی چۆن بتوانین دای بینیان ئەوە بەڕاستیوا بە ئاسانیە وڵاتان خەریکە لەبەردەمیە چۆک دادەدەنیان لەبەردەمی ئەو سیاسەتی نێودەوڵەتی کە ئێستا هەیە بە هەموو عەقڵی خۆیان بە هەموو پەرلەمانیان بە هەموو خەبیرەکانیان دێنە سەر ئەوەی کە نەخشە ڕێگایەکانێک بۆ داهاتوو کە ئەم حکوومەتە لەو قەیرانە دەرچێت بەڵام ئێمە هیچ یانی هەر ئەوەیە ئەگەر وەزیرتان درێ بە قسەی چێ دەبێ وەزیر لە چ حیزبێک دەبێ باش ئەو وەزیرانە لە بەختایە چ سوودێکی بۆ هەرێمی کوردستان بۆ لەگەڵ ڕێزم یانی بۆ تاخە و تواناشە بەڵام ئەوە نییە کە تو بتوانی لێرە خۆت قایم بکەی و پرۆژەی خۆت لێرە بەهێز بێ و ئەو خەڵکە بەڕاستی لەو قەیرانانی کە تووشی بۆ نەجاتی بدەیان ئێمە هەندێک وە یانی وای لێ هاتووە کە ئێستا حیزب بۆ قودڕی بۆ ئازار کوێی ئازاری ئازاری دەدات چی نییە بۆی پەیدا دەکات قەیرانی بۆ پەیدا دەکات بەداخۆ ئەم پێم وایە ئێستایە ئەوەی کە لەبەردەوە ئەو موەسسەساتانە بەڕاستی تەفعیل کرێ یعنی ئەو مەجالی قسەی تیان نەماوە دوای سلێنە و هێزانە گلەی لە خەڵک نەکەن وەگلەی لە کەسایەتیەکان نەکەن کە تووشی قەیرانی گەورە دەبێت یعنی چونکە ئەو مەترسیانەی کە لەسەر هەرێمە و لەسەر عێراق وە هەرێم ناتوانێت هاوڵی بکەن هێزی پێشمەرگە لە 2005 اتفاقی سیاسیەوە کاکە دەبێ یەک بکرێت وە لە شوێکی کردو وەزارەتی ناوخۆ لە شوێکی هەر ڕەمزە یانی و هەر کەسێک ئەگەر خارجی هەرێمیش بێ لە زاخۆوە تا دەستێتە کەلار بۆی دەرەکەوێت کە وەزی هەرێم چۆنە و دیداری چۆنە و سەیتەرێ و میزانی ئەجا کاکەوە قەیرانیشی بۆ دەخێ خەتایە و لە ئێرە نەیتوانیوە ئەمانە بەڕاستی ناتوانێت مقاومەی ئەم قەیرانە بکەکە لە بەردەمیدا ئەمجا ئێمە ئەگەر ئەوەمان کرد دەتوانین بۆ داهاتوو پرۆژەیەکمانە بێ کاکە ئێمە منتیقەی مادەی 140 متنازع عەلەیها ئێمە چی پرۆژەیەکمانێ بۆ چارەسەرکردنی هەر ئەوەی لە 2005 وتراوە هەر ئەوە دەبترێتەوە هیچ هەنگاویشی نەدراوە کورد بەرەوەدووە هاتووە و ئێمە هیچ ئەوەیە چکەشمان نییە جگەلەوەی کە بتوانین لەگەڵ عێراقانی و لەگەڵ عێراقا بەهێزەوە لەگەڵ یعنی پرۆژەوانێ بۆ هێزی پارتی وێچێکی کە لەسەر ئاستی عێراق وا پرۆژەی یعنی وابێت کە ئێمە داوای چاکساسی و دیموکراسی و ئازادی بۆ هەموو عێراقی دەکەن هەرێمی کوردستانیش بۆ عەمەلیش تیایە کار دکتۆر باسی ئەندێ لەسەرێکی کە بە فیعلی و هێزانە شکستیان هێناوە بەڵام برادرانی عەلمانیش هەر تابیع بوون لەسەرەوەی ناڕزایان نەبووە بەشداریان نەکردو بە فیعلی بڵێنەوە بەشداری ناکەین مادەمە هەموو گەندەریە بێ مادەمە هەموو نەوەدزینە هەبێ مادەمە هەموو سەرۆت و سامانی بەهەدەر بوون لە هەرێمی کوردستانیش هەموو ئەو قەیرانانە بە زیادەوە لێرە هەیە بەڵام بە جۆرێک بە سیستەم کراوە زۆر خەڵک دەستی پێ ناکە بەڵام کە بەشارێکی لە ئەرسی واقعیە هەمووی هەیە یان نەوت لە کوێ دەڕوا بۆ کوێ دەڕوا داهاتی سەر لە بۆ
ضرباتی لێ وەزەدەوەی لەوانەیە دوای بۆ بڕۆ بەخوێی بێەوە کاتی بەناو سەکرداتی کۆڵۆنیستان و کارگەر و کارکردانی وانە دەزۆ بۆ سیاری ئاوان مامۆستا خەبات بەخێر بێت مامۆستا خەبات ئەو ئاڵۆزیانەی کە هەیە دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ کرد کاتی خۆی باسی گۆڕانکاری سنوورەکان کرا ئاگەندەکەیە پرسیارێکیان لێ کرد باسی ئەوە کرد کە سنوورەکان بخوێن کەواتە دووبارە بخوێن باس بەوە دەکرێت سنوورەکان گۆڕانکاری تێدا بکرێتەوە و هەمیشە شەڕ هەمیشە ماڵوێرانی بەدواوەوە بەس کۆمەڵە گۆڕانکاری بەخوێنە ئەو ئاڵۆزیەی لە بۆ ڕەبانی سیاسی عێراق نەبوونی ناسنامە و شوناس کۆمەڵێک شەشەی لاوی بین هێرێ بەردام و هەمیشەش بەڕەچاوکردنی ئەوەی فرەحیزبی حکوومەتی شلۆق دەبێت ئارا کە نەک چونکە حکوومەتی تەوافقی حکوومەتی تەوافقیش یان زۆرینەیەکی کەم دەبێت مراعاتی لایەنەکان بکرێت نەک نەتوانرا حیزبەکان کەسب بێلایەن مەجبور هانان بۆ بالەوە بکرێت ئێستا عێراق بۆ کوێیان تا بدەین کام ئایندە کە ناونیشانەکەی جەنابن و ئایندەی هەرێمی کوردستان بۆ گرنگەوەی حکوومەتەکە لە خزمەتی خەڵک گرنگەوەیە کە پەیوەندیەکانی هەرێمی بەغدا بتوانن چاک بکات گرنگەوەیە کە موچەی خەڵک لە کاتی شێشەی